شاندێکی پارتی دیموکراتیکی گەلان هەدەپە لە ڕۆژانی ڕابردوودا سەردانی واشنگتنیان کرد کە ژمارەیەکیان گەڕانەوە و ئەندامانێکی تری شاندەکە هێشتا لێرێن و دەڵێن چاویان بە زۆر لە ئەندامانی کەنگرس بیرۆکراتە باڵەکانی وەزارەتی دەرەوە و کەسایەتیەکانی فینگتانگ کەوتووە و بریار وایە لە ڕۆژانی داهاتووشدا چاویان بە چەندین لە سێناتۆرەکان بکەوێت. لە چاپێکەوتنگدا لە ڕێگای سکایپەوە لە واشنگتن لەگەڵ هێشیارۆسۆی وتەبێژی هەتەبە بۆ کاروبارەکانی دەرەوە و نوێنەری دیاربەکرد لە پەرلەمانی تورکیادا دەڵێت لە سیاسەتی تورکیادا هەدەپە کارتی یەکلاکەرەوەیە چونکە نوێنەرایەتی کۆمەلگایەکی زۆر بەهێزی چێکۆشانی سیاسی کەڵتوری و کۆمەڵاتی دەکات و دەشڵێت دەرگای هەدەپە داخەن چەندین دەواازە دەکەینەوە و بە ئەندازەی پێویست لە ئەلفوبیای کوردیدا سێ پێت هەیە کە پێکەوە دابنێن و پارتێکی نوێ دروست بکەین. هێشارۆزۆی سەبارەت بەوەی تا چەندی دارەکانیان سەرکەوتوو بوو دەڵێت. پێویستە بڵێم کە زۆر باش بوون. مەبەستمەوەیە ئێمە زۆر زووتر پلانمان بۆ ئەم گەشتە دانابوو، بەڵام تەنیا هەفتەیەک پێش گەشتنمان تاوانبارکردنی هەموارکراو بۆ داخستنی هەدەپە لە 21 مانگی 6 لەلایەن دادگای دەستوریەوە پەسەند کرا. بۆیە لە ڕاستیدا ئەوە ڕێکەوت بوو، ئەوە بایەخدانێکی زۆری لەسەر دۆسیەی داخستنی هەدەپە لە واشنگتن دیسی دروست کرد. جا ئەوە یەکێکە لەو بابەتە سەرەکیانە کە بە دڵنیاییەوە گفتوگۆمان لەسەر کردووە. من پێم وایە لە تێبینی کردنمان ئەوە بوو کە خەڵکی ئێرە زۆر ئاگادارن لە بارودۆخی هەدەپە. ئەوەی سەرۆک ئەردوغان هەوڵ دەدات لەگەڵ دۆسیەی داخستنەکە ئەنجامی بدات. ئاخۆکاردانەوەی ئەو لایەنانە بەرامبەر بە داخستنی هەدەپە چی بوو؟ هەفتەیەک پێش ئەوەی بینە واشنگتن دیسی من و هاوکاری دیکەم فەلەکناس ئۆجاک لە دانیشتنەکانی ئەنجومەنی پەرلەمانی ئەنجومەنی ئەوروپا لە ستراسبۆرگ بەشداریمان کرد. نزیکە یەک هەفتە لەگەڵ هەموو جۆرە نوێنەرێکی باڵای ئەنجومەنی ئەوروپا و ئەنجومەنە پەرلەمانەکەی کۆبووینەوە. ئەمڕۆژ سەر لە بەیانی لە پەرلەمانی ئەوروپا بە تایبەت لەسەر داخستنی هەدەپە مشتومڕێکی بەهێز کرا. منیش هەروەها باسی ئەم پێشهاتانە دەکەم کە لە ئەوروپا بەڕێوە دەچێت، چونکە مەبەستم لە ستراسبۆرگ لە برۆکسل و لە واشنگتن دیسی کۆدەنگێکی گشتی هەیە کە ئەم هێرشە بۆ سەر هەدەپە بێگومان نایاساییە و ئەمە شەوڵێکە بۆ لە ناوبردننی پلۆرالیزمی سیاسی. ئەمە تەنها لەسەر ئەوە نییە کە هەدەپە وەک قەوارەیەکی سیاسی قەدەغە بکرێت، ئەوە تەنها ئەوە نییە کە هەندێک کەس لە ڕووی سیاسیەوە قەدەغە بکرێت، ئەوە دەربارەی ئایندەی دیموکراسی تورکیایە، چونکە بە زۆری هەدەپە بووە ئامانجی هێرشەکانی حکومەت لەبەر ئەوەی ئێمە لە سیاسەتی تورکیادا جۆرێک لە کارتی یەکلاکەرەوەین. بۆ ئەگەر هەڵبژاردنەکانی خۆجێیتان لەبیر بێت ساڵی 2019 کاتێک هەدەپە پشتگیری کاندیدەکانی ئۆپۆزیسیۆنی کرد لە ئەنکەرە، ئەستەمبول و چەند شارۆچکەی دیکەی تورکی لە ڕۆژئاوای تورکیا، ئەمەش بووە هۆی شکستهێنانی ئەردوغان لە نزیکەی هەموو ئەو شارانی کە لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا خەڵکانی خۆی تێیدا فەرمانڕەواییان دەکرد. هەدەپە لەم ساڵانەی دوایەدا لە هەر هەڵبژاردنێکی تورکیادا ڕۆڵێکی گرنگی بینی. ئێستاکە کە زۆربەی هاوکارانتان لە زینداندان، هەدەپە ئەمجارە چ ڕۆڵێک دەتوانێت ببینێ؟ بەڵێ هەزاران کەسمان هەن کە لە پشتی لولەکانی زینداندا لەوانە هاوسەرۆکی ئێمە سەلاحەدین دەمیرتاش و ڤێگەن یەکساداغ و چەندان ئەندام پەرلەمان، سەرۆک شارەوانیەکانی هەڵبژێردراوی کورد، بەڕێوەبەرایەتی پارتەکەمان، بەڕێوەبەرانی خۆجێیی و هەروەها وارا ناوەستێت. نزیکەی هەموو هەفتەیەک ژمارەیەکی زۆرترمان لێ دەستگیر دەکرێ و دەستەبەر دەکرێن، بەڵام ئەمە لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا هەر بەو شێوەیە بووە. سەرڕای هەموو ئەم ستەمە، ئەم هەموو تونند و تیژە نایاساییە بەرامبەر بە هەدەپە ئێمە لە ساڵی 2018دا توانیمان بە ڕێژەی لە 100% دەنگەکانمان زیاد بکەین و وەک هەڵبژاردنێکی مانگی 11 ساڵی 2015 نزیکەی 11% دەنگەکانمان بەدەستێنا. 3 ساڵ دواتر و سەرڕای هەموو ئەو ستەمە دەنگەکانی ئێمە بۆ لە 112 زیادی کرد و ئێستا وابزانم ئێمە لەسەرەوەی لە 112 و
بەهۆی کەیسی داخستنەوە دەبێت لە ڕاستیدا خەڵکێکی زۆرتر بە هەدەپە دەنگ بدەن، کەواتە تەنانەت سەرۆک ئەردوغانیش بڕیار بدات 5 بۆ 10,000 کەسی دیکە ڕەوانەی زیندان بکات. ئەوە هیچ شتێک ناگۆڕێ. بۆچی؟ چونکە هەدەپە نوێنەرایەتی کۆمەڵگەیەکی زۆر بەهێزی تێکۆشانی سیاسی، کەلتوری و کۆمەڵایەتی دەکات. ئێمە تەنیا چەند ساختمانێک و چەند کەسێک نین لە ناو ساختمانێکدا ئێمە نوێنەرایەتی بزوتنەوەکە دەکەین. ئەمڕۆ سەرۆکی تورکیا ئەردوغان سەردانی دیاربەکر دەکات. ئاخۆ چی پێ بۆ خەڵکی شارەکە و چۆن پێشوازی لێ دەکرێت؟ مەبەسمەوەیە ئەردوغان وەک دەبینیت زۆر جار پێش هەڵبژاردنەکان دێن و سەردانی دیاربەکریان ئامەد دەکەن و چەند شتێکی جوان دەڵێن و دواتر بەجێی دەهێڵن. بۆیە من پێم وایە خەڵکی کورد بە زۆری لەگەڵ ئەو جۆرە گەشتانەدا ڕاهاتوون و بە گرنگی وەرناگرن کە جۆرێک لە پێشبینی دروست دەکات. بەڵام وا بزانم ئەوە ئێستا بەسەر چوو. مەبەسم ئەوەیە ئەردوغان هاوپەیمانی نەژادپەرستترین پارتی سیاسی تورکیایە، پارتی بزوتنەوەی ناسیۆنالیستی و هەوڵ دەدەن هەدەپە لە ناوبەرن، بێڕێزی بەخواستی سیاسی گەلی کورد دەکەن، هەموو شارەوانەکانیان لە ناوبرد، هەموو سەرۆک شارەوانەکانیان زیندانی کرد. بەڕاستی چی هەیە بە خەڵکی کورد لەم بارەیەوە بڵێ؟ ئەو ڕوو لە ئامەد دیاربەکر دەکات کە دوو سەرۆک شارەوانیەکەی لە ساڵی 2014 و 2019دا هەڵبژێردران و هەردووکیان ئێستا لە زینداندان و نوێنەرایەتی ئەو هێزەی گەلی کورد دەکەن. لە سەدا هەفتای شارۆچکەکە دەنگیان پێداوە. کەواتە ئەردوغان چی بە کورد دەڵێت؟ ئەمە بێگومان هەوڵێکە بۆ ئەوەی جارجار جۆرێک لە پەیوەندی گشتی ئەنجام ئەدەیت. وەک دەزانیت هەندێک شت و ڕەنگە هەندێک پێشبینی لەوێ دروست بکەیت، بەڵام بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە ئەردوغان لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا چی کردووە و ئەو جۆرە هاوپەیمانیانەی کە هەی بووە کە من مەبەسم لە دۆخی قوڵی ساڵانی 90ەکانە هەموو خەڵکی ڕەگەزپەرست دەوروبەری خۆی و پارتەکەی داوە، کەسانێکی هەرە ڕەگەزپەرست وەکو سلێمان سۆیلۆ و وەزیری ناوخۆ. بە دڵنیاییەوە ئەردوغان لە پێگەی خۆیدا نییە کە شتێکی ئەرێنی پێشکەش بە کورد بکات. تەنانەت بڕیارەکانی دادگا جێبەجێ ناکات. بڕیارەکانی دادگا مافی مرۆڤی ئەوروپا لەسەر سەلاحەدین دەمیرتاش ئەو تەنانەت ئەو کارە ناکات. جێگر و سەرۆک شارەوانەکانمان ئازاد ناکات. ئەمانە هەمووی دادگایی سیاسین. ئێمە دەزانین کە لەو ڕوانگەیەوە لەوانەیە سەردانی دیاربەکر بکات، بەڵام من پێم وانییە بە هیچ شێوەیەک پێشوازی لێ بکرێت با لە بەرچاوگرتنی مێژووی 5 ساڵی ڕابردوو هەستی بێ بەڵێنی و بێ هاوسۆزیە کە خەڵک هەیەی، چونکە ئەردوغان بۆ باری سیاسی خۆی بە پرۆسەی ئاشتی کۆتایی هێنا.